بەڵێ ئەنجومەنی باڵای دادوەری عێراق ئامارێکی بڵاو کردوتەوانێ باز لەواکە کە لە عێراقدا لە ساڵی 2023 تاکو ساڵی 2022 73 دادوەر کوژراون کەواتە دەمانوێت گفتوگۆی ئەم بابەتە بکەین بابەتێکی گرنگ بوو بەلامانەوانێ وەکو میدیا دکتۆر ریاض محەممەد ئیسماعیل مامۆستای بەشی ڕاگەیاندن و لێکۆڵەری سیاسیمان لەگەڵ دەبێت دکتۆرم کاتت باش سوپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان لەو پرسیارەوە دەست پێ یەکەم هۆکاری کوشتنی دادوەرەکان چییە لە عێراق؟ تحية طيبة لحضراتكم سڵاوتان لێبێ و لە بینە بەڕێزەکانتان ئەوەی کە هەیە دەربارەی دامەزراوەی قەزای لە عێراق دامەزراوەیەکی شەڕەفمەندە لە عێراق بەڵام فشاری سیاسی لەسەرەوە مێژوەیەکی دوور و درێژی هەیە و پێویستە ئەم دامەزراوەیە پارێزراو بێ هەیبەتەکەی و هەروەها ئازادیەکەی و هەروەها پێویستە پاراستنی تەواوی بۆ دابین بکرێ بۆ ئەوەی یاسا و عەدالەت بپارێزێ و قانون جێبەجێ بکرێ ئەو ئامارانەی کە هێن زۆر ترسناکەن و بەڵگەن لەسەرەوەی کە ڕەوشەکە لە عێراق زۆر ترسناکە چونکە ژمارەیەکی زۆر کە 74 قازین لە عێراق لەم فترێدا کوژراون کە عەساباتانی مافیا لە ئەوروپا و ئیتالیا و گەیشتون بەوەی کە سەرۆک وەزیران دۆمۆڕۆشیان کوشت نەگەیشت بەو ئاستەی کە لە عێراق هەیە ئەمە بەڵگەی لەسەر ئەوەی کە ئەم دامەزراوی ئێستا لە عێراق هەیە ئارمانجکراوە لە لایەن تاوانکاری دروست کرا و ملیشیاکانەوە کە ملیشیاکان لەلایەن وڵاتانی هەرێمی و جیرانەکانەوە ئاراستە دەکرێن و مەسلەحەتی باڵایان هەیە کەمەش لەگەڵ یاسا ناگونجێ دەربارەی تاوان لە عێراق دەزانن کە تاوان دەکرێ و دووبارە دەبێتەوە زۆر مەبەستان چییە میلیشیاکان لەلایەن دراوسێکانەوە ئاراستە دەکرێن ئەگەر ئەومان بۆ ڕوون بکەیتەوە سێ جۆری تاوانی ترسناکمان هەیە کەمیان ئیرهابە و هەروها گەندەڵیە بەڵێ ئەو تاوانەی کە ئێستا هەیە خاتوو سێ جۆری تاوان هەیە سێ قۆناغ هەیە لە عێراق کە گەورەن یەکەمیان گەندەڵیە تاوانی تیرۆرە و هەروەها تاوانی عیساباتە دروستکراوەکانن کە یەکێکیان مخەدەراتە ئەوانن کە مافیاکان دەیکەن کە زۆر تاقیدن و هەروەها زۆر ئاستەمن کە ئەمیان کاری بۆ دەکرێ لە لایەنی دەوڵەتەوە پشتیوانی دەکرێ بە تایبەتی گەندەڵی و کارپێکردنی مخەدەرات ئەوەی کە مخەدەراتە خەڵکانێکن کە لە ناو حکومەتان لە نێو دەستەڵاتان دەستیان هەیە بەڵام کە دێنە بەردەم دادگا ڕێکاری تایبەت لە بەرامبەر یان ناگیرێتە بەر و هەروەها قازی ناتوانێ بە ئازادی خۆی بڕیار بدا چونکە دەسەڵاتێکی لەسەرەکە لەو گەورەترە کە گەفی لێ دەکا و نایهێڵێ کاری خۆی بکە و دەوڵەت ناتوانێت پاراستنی تەواو بۆ دادوەرەکان و هەروەها ژینگەی تەواویان بۆ دابین بکا بۆی بتوانن بڕیاری دروست بدەن دکتۆر ریاض کەواتە یاسا ڕۆڵی چییە کاتێک کە نەتوانێت پارێزگاری لە خۆی بکات و کۆی کە ئێستا بەڕێزە دەڵێ ئەم ژمارەیە ژمارەیەکی ترسناکە لە کوژرانی دادوەرەکاندا لێرە دەوری دەوڵەت پێویستە ئەوە بێ دەوڵەت کە ڕێکاری تەواوی هەبێ بۆ ئەوەی کە ڕێکاری دامەزراوەی دادوەری و هەروەها جێبەجێکردن و یاسادانانی هەبێ و هەروەها ئەم دەسەڵاتانە لێکتری جیا کرابنەوە هەروەها سەر بەخۆ بن بە تایبەت دادوەری و دەوری خۆی جێبەجێ بکە پێویستە دەوڵەت بیپارێزی و قازی ئازادی تەواوی هەبێ بۆ ئەوەی ئەحکامەکان جێبەجێ بکە و مجریمەکان بداتە دادگا و هەروەها
نەترسێ زۆر لە تاوانبارەکان لە بارەی مخدراتەوە هەروەها گەندەڵکاری لە سین و ساد لەمەولەوە داواکراون بەڵام دەبینی کە ڕێکارەکانی گرتن و هەروەها حکومکردنیان جێبەجێ ناکرا. بەڵگەی دیکەشمان هەیە کە بەرپرسن و کوڕی بەرپرسەکانن کە تاوانی بینراویان کردووە لە گەندەڵی و لە مخدرات، بەڵام لە دوای ئەمانە دەرکراون بە کەفالەت و هەروەها لە جادەکانی ئەوڕوپا دەسوڕێنەوە. کەواتە دکتۆر ڕیاز ئێستا یاسا هیچ ڕۆڵێکی ماوە لە عێراقدا هەڵاون. بەڵێ یاسا هەیە، بەڵام ئەو هەندێک لەو بڕیارانەی کە لەو باسی ڕۆڵی یاسا دەکەم دکتۆر دەزانین یاسا هەیە بەڵام یاسا ڕۆڵی چییە؟ دەتوانرێت جێبەجێ بکرێت؟ پێویستە ئەم یاسایانە سەیتەڕی تەواویان هەبێ، بەڵام خاتوونەکەم وتنی وەزیری دارایی ئاماژە بوو بۆ ئەوەی کە گەندەڵکاری زۆر هەیە لە وزارەتەکان و هەروە حزبی سیاسی و کارکەری گەورە هەن کە لە پاش ئەمەوەن پێویستە بڕیارێکە بێ کە ئەم مەلەفانە لێکۆڵینەوەیان لێ بکرێ. ئەمە لە عێراقدا لێرە هەیکەلیەتێکمان هەیە، چوارچێوەیەکی دامەزراوەی دادوەریمان هەیە کە گەورەیە و ژمارەیەکی زۆری دادوەرمان هەیە. پێویستە لە هەموو 100 دادوەرێک 7یان لەو مەلەفێکدا کار بکەن. ئێستا عێراق پێویستی بە زیاتر لە 2000 دادوەر هەیە، بەڵام زیاتر لە 1000 دادوەری هەیە ئێستا و هەروەها داواکاری گشتی زۆریشمان دەوێت کە یەک داواکاریمان هەیە. کەواتە ئەم کەڵێنەی کە هەیە لە دامەزراوەی دادوەری دەبینین خەڵک هەیە تاوانبار نییە لە سجنەکان ماونەتەوە و هەروەها مەلەف هەن لە نەزاهن و لە پەرلەمانن و هەروەها چاودێری هەیە، ئەمەش دادوەریەکلای نەکردوونەتەوە. زۆر مەلەفی دیکە هەن کە ماونەتەوە ساڵێک یاخود تاوەکو 10 ساڵ ئەمانە یەکلان نەکراونەتەوە. بۆیە ئەم دامەزرای پێویستی بە پشتیوانی دارایی و لۆجستی هەیە و لە هەمان کاتیشدا پارێزراو بێ بۆ ئەوەی ئەم دادوەرانە نەکوژرێن کە کۆتاییان ساعدی بوو کە کوژرا لە شاری میسان لە عمارە چونکە کەشفی چەند تاوانبارێکی تیرۆری کردبوو کە مخدەریان دەگواستەوە بۆیە کوشتیان. بۆیە ئێمە داوا دەکەین کە دەوڵەت بتوانێ هەیبەتی دادوەری و سربەخۆیی بپارێزێ لە ڕێگەی دابینکردنی پاراستنی گشتی. بەڕێز دکتۆر ڕیاز محەممەد ئیسماعیل مامۆستای بەشی ڕاگەاندن و لێکۆڵەری سیاسی، سوپاس بۆ بەشداریت.